دروشمی ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرە لە 14 مانگی 11 ئەوەیە بزانێت چ مەترسیەکت لەسەرەوە وەڵامەکە بزانە. بە تایبەتی ئامانجی ئەو کەسانەیە کە دەستیان بە چارەسەری باش ڕناگات، بەڵام تۆژینەوەکانی ئەم دواییە ئاماژە بەوە دەکەن زانینی مەترسیەکانمان لەوانەیە ئاڵۆزتر بێ لەوەی پزیشکەکان پێشتر پێشنیاریان کردبوو. توێژەرانی تەندروستی گشتی لە کۆلیژی لەندەن بۆ پاکوخاوێنی و پزیشکی ناوچە گەرمەکان تۆژینەوەیان لەسەر 420,000 کەس کردووە کە لە بایۆبانکی بەریتانیا ناویان تۆمار کردبوو. ئەویش داتایەکی بایۆپزیشکی هەڵدەگرێت وەک سکانەکان و دەرئەنجامی تاقیکردنەوەکانی خوێن. لێکۆڵینەوەکان لەبارەی پەیوەندی نێوان نەخۆشی دڵ و شەکرە دەڵێن مای سەرسوورمان نییە کە ئەو دوو نەخۆشیە پەیوەندیان بەیەکەوە هەیە. ئەوەی بۆمان دەرکەوت مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ هەم لەنێ ئەو کەسانەدا کە ئاسی شەکرەی خوێنیان زۆر بەرزە بە شێوەیەکی گشتی ئەو بڕێی کە بۆ پێناسەکردنی نەخۆشی شەکرە بەکاردێت و هەروەهاش بۆمان دەرکەوتووە کە ئەم مەترسیانە لەو ژنان و پیاوانەشدا هەن کە ئاسی شەکری خوێنیان بە شێوەیەکی مامناوەند بەرز بۆتەوە لە خوار ئاسی ئاسایی نەخۆشی شەکرەوەیە. ئەلبەتە گلوکۆز دەگۆڕێت بە پێی ئەوەی کە چی لە ڕۆژێکدا دەخۆیت. بۆ نمونە کاتێک لە ناکاو ڕێژەیەکی زۆری شەکر دەخۆیت دوای خواردنەوەیەکی گازدار بە هەمۆگلۆبین یان خڕۆکە سوورەکانی خوێنەوە دەلکێت. ئەگەر جەستت نەتوانێت شەکر بە باشی بەکاربێنێت ئەوا لەم خانەیەدا کۆ دەبنەوە. لە تۆژینەوەکەدا دەرکەوتووە ئەو پیاوانەی پێشتوشبوونیان بە نەخۆشی شەکرە کە ئاستی شەکری خوێنیان لە خوار ئاستی شەکرەوە بووە بە ڕێژەی لە 30% زیاتر مەترسی توشبوونیان بە نەخۆشیەکانی دڵەیە. ئەو مەترسیە بۆ لە 50% بەرز بۆتەوە بۆ ئەو پیاوانەی پێشتر نەخۆشی شەکریان هەبووە. بۆ ژنان دەرئەنجامەکان زۆر خراپتر بوون. لە 30% بۆ لە 150 پیاوان مەترسی توشبوونیان بە نەخۆشیەکانی دڵ زیاترە. ڕێژەکەی لە 30% لە ئاسی مامناوەندی گەیشتن بە هێڵی نەخۆشی شەکرەیە هەتا ئاسی نەخۆشی شەکرە بەرز دەبێتەوە. ئەم ڕێژەیە لە ئافرەتاندا لە نێوان لە 150 تا لە 100 لە ئاسی بەر لە توشبوون بە شەکرە هەتا ئاسی شەکرە بەرز دەبێتەوە. توێژەران هەروەها بۆیان دەرکەوتووە شانی هەیە ژنان کەمتر دەرمانی وەک ستاتین و وەک ڕێکارێکی خوێن پاراستنیان بۆ بنووسرێت. توێژینەوەکە دەری دەخات ژنان لە بەریتانیا پێویستە زیاتر ئاگاداری ئەو مەترسیانە ببن کە قەڵەوی بۆ نەخۆشیەکانی تر جگە لە نەخۆشی شەکرە دروستی دەکات. 4 هۆکارمان بۆ دەرکەوت کە گەورەترین جیاوازی نێوان ژن و پیاو لە پەیوەندی نێوان شەکری خوێن و نەخۆشی دڵدا دیاری دەکات. لەو 4 هۆکارە دوانیان پێوانەی قەڵەوی، پێوەری چەوری لە جەستا، ڕێژەی پێوانەی ناوقەت بۆ کەمەر. دوو هۆکارەکەی تر بریتی بوون لە بەکارهێنانی دەرمانی خۆپارێزی وەک دەرمانی دژە بەرزی فشاری خوێن و دەرمانی ستاتین. ژنان لە هەموو ئاستێکی ڕێژەی شەکری خوێنیاندا قەڵەوتر بوون و ڕێژەی کەمەر و ناوقەتیان خراپتر بووە لە چاو پیاوان لە نمونونەکانماندا. لە هەمان کاتدا بەکارهێنانیان بۆ دەرمانی خۆپارێزی وەک ستاتین و دژە بەرزی فشاری خوێن لە هەموو ئاستێکی ڕێژەی شەکری خوێنیاندا کەمتر بووە. ئەو دەڵێت توێژینەوەکەوە نیشان دەدات کە ئەوەی لە ئێستادا بە ئاسینیزمی شەکری خوێندا دەنرێت مرج نییە پارێزراو بێت کاتێک دێتە سەر نەخۆشی دڵ. ئەگەر کەسێک شێوازی ژیانی زیاتر چالاکانە بێت خواردنی تەندروستی بخوات جگەرەنە کێشێت ئەوە بە شێوەیەکی ئاسایی لە کۆتاییدا ئاستی شەکری خوێنی زیاتر لە خوارەوە دەبێت. ئەوەی ئێمە دۆزیمانەتەوە ئەوەیە کە تەنانەت ئەو کەسانی کە لە ئاستێکی مامناوەندا شەکریان هەیە و ئەوانەی نیشانەکانی پێش شەکریان هەیە و هەروەهاش ئەوانەشی نەخۆشی شەکریان هەیە هەمیان مەترسی توشبوونیان بە نەخۆشیەکانی دڵ هەیە. شایان پاشا بۆ راپۆرتی هافۆڤیتۆ دەنی ئەمریکا واشنگتن.